کاتژمێر دوو یەک دقا ئاگادار کراینەوە لە ژووری بزوێنمان ببوونی ئاگرێک لە گەڕێکی وەزیران پاش ئامادەبوونی تیمەکانمان دەرکەوت ئاگرەکە گەورەیە بۆیە زیاتر لە 6 تیممان ڕەوانە ئێرە کرد بۆ کۆنتترۆلکردنی ئاگرەکە سوپاس بەخوای گەورە لە ماوەی 20 خولەک توانرا ئاگرەکە کۆنتترۆل بکرێ دیارە خانوویەک ئیزوگامی پێوەیە تەنیشتەکەی ئاگری گرتووە بۆ تەوەی سوستانی و تەنکێکی گاز لە سەربانی ماڵەکە تەقیوە و دوو ڕووداوی ئاگر بەیەکەوە بووە سوپاس بەخوای گەورە زەرزیانی گیانی نەبووە تەنها ئەوەیە کە ئەو ماڵە هەندێک زیانی مادیان پێکەوتەوە و تیمەکانمان توانیان ئەو وتمان بە ماوەی 20 خولەک ئێرە کۆنتترۆل بکەن ئەو ئاگرە لە خوارەوە چووە لەبەرەوەی خوارەوە ئاگر تەمەشا بکەی پوش و پەڵاشی لێیە لە تەنیشتەکانیشەوە چەند کەسێک لەو بینایی پشتیان کاریان کردووە کاری لە حیمان کردووە هۆکاری ئاگرەکە دیار نییە هۆکارەکەی ئاگرەکە لە دەرەوە بۆ سەرەوە چوانی لە دەرەوە بۆ ناوەوەی خانۆکە چووە بەڵام دوای تەمەشاکردنەوەی کامێرەکانی چاودێری لێرە ئێمە ڕوونکردنەوەی زیاتر دەدەیت چونکە تانکی گازیشیان تەقیوەوان لە سەربان بەهۆی تانکی گازەکەەوە زیاتر زەرزیانەکان تەشەن سەر هیچ کەس زامدار نەبوو سوپاس بەخوای گەورە